Silav bînerên badînan sat. Li her welatekî pêşkeftê mafê zarokan li wan welatan di pêşiya hemî karan da ye. Ji ber ku bi dîtina wan paşaroja her welatekê zarok in. Digel me bîner bin da ku bizanîn li Herêma Kurdistanê heta çi radde zarok maf heye. Di demekî de bi hezarahan zarok li ser ca de kar dikin û dinivin û karên giran bi wan dihête kirin. بەبڕوای تۆ منداڵ لە هەرێمی کوردستان وەک پێویست مافیان پارێزراوە یاخودنا؟ بەڵێ بەنای خۆی گەورە میرەبان پێشش بە خێراتان دەکەم وەکووە بینین بەو قەیرانی داراییە کە لە هەرێمی کوردستاندا ڕوویداوە منداڵ بە ژێریەکی وە ڕوو لە خوێندن ناکە بڵێن بەهۆی قەیرانی داراییەوە زۆربێت ئێستا دەبینین کە لە بازاردا منداڵ زیاتر کار دەکات ئەوی زیاتر تەمەنی 10 ساڵ بەرەو سەرەوەیە کە کار دەکات دەبینین ڕۆژانە و دەفرۆشێ دەبێت حکوومەت یاریمی کوردستان پلانێکی بێ ئەو منداڵانە بخوێنین لە داهاتوو خزمەت بە خەڵک بکەن خزمەت بە ماڵەکەی خۆیان بکەن خزمەت بە وڵاتەکەیان بکەن یعنی زۆر ناخۆشە منداڵێک بینین تەمەنی 10 ساڵان لە سەد جاردا پێڵاو بۆ یاق دەکات ناخەژێنەوە دەبێت ئێمە پلانێک بۆی دابنین کە منداڵەکانمان لە داهاتوودا بخوێنن دەبێت ئێمە شتێکی وا بکەین منداڵەکانمان نەبین لە سەد جاردا بەڵکو لە قوتابخانەکان ببینین دەبێت حکوومەتێک وەکو وڵاتەکانی ئەوروپا وەکو وڵاتەکانی جیهان چی بکرێت بەوان دەبێت پلانێکی بێ وەکو وڵاتەکانی جیهان دەبێت ئەو منداڵانی کە دەخوێنن حکوومەت هانیان بداتن حکوومەت دەعمیان بکاتن بە شێوەی مادی و معنەوی بتوان بخوێنن تاکو دکتۆریان لێ دەرچێ مهندسیان لێ دەرچێ هەزار شتی دیکەیە بتوان خزمەت بۆ خەڵکە بکەن تاکو نەیبینم منداڵێکشکە کە ئەخوێنێ ئەویش بیبینێ کە منداڵێکشکە دەوڵەمەندە یاخود شتێکێ ئەخوێنێ ئەویش ناخوێنێ بەڕاستی شتێکی زۆر ناخۆشە ناخەژێنە ببینی منداڵەکەی بۆ بڵێن لە داهاتوو منداڵی خۆم لە ناو سارەیە قوتابخانەیە دەخوێنێ شتێکی وایە منداڵی خەڵکیشەوە لە سەد جاردا بکەوێ بنیش بفرۆشە یاخود شتێکی ئەو زۆر ناخەژێنە دەبێت ینی حدێک حدودێک ریفۆرمێک شتێکی وا بۆوانە دامدرێتن کەوا ئەو منداڵانە زیاتر ڕوو لە خوێندن بکرێت نەک ڕوو لە کار و کاسبی بکرێتن لە وڵاتانی پێشکەوتوو هەموو کارێکی باش چ لە ڕووی تەندروستی چ لە ڕووی پەروەردەیی بوو منداڵان دابین دەکرێتن ئایا لە هەرێمی کوردستان ئەو شتە هەیە یان نە؟ پێشەچی بە خێهاتنی کەناڵەکەتان دەکەم کەناڵی بادینان ئەوەی ڕاستی بێ ئێستا لە هەموو وڵاتێک لە هەموو دەوڵەتێکی ئەوروپاوانە مافی مناڵ زۆر زۆر بە هەموو ناوعچی دەدرێ کە مناڵ لە باخچەی ساوایان ڕادەست پێ دەکات تا دەگاتە مەسەر مەرحەلەشی سەرەتایی حەقی دەدرێتێ بەس بەڵام لێرە هیچ حەقەچی مافی مناڵ نییە بە جاداندا دەڕۆی هەموو مناڵک دەبین دانیشتێ و بنیش دەفرۆشتی و پێڵاو بۆ یاق دەکەوە دەکا و لێشت دەپاڕێتەوە دەلێ مامەجان بەس بنیشتەکەم لێ بکڕە تمشا دەکەی هەموو لە خوێندنەکانیان هەموو دوورکەتونەوە هەمووی دوورکەتنە لە خوێندن و لە زۆر مەسائل دوورکەتینەوە هەمووی بە دوای ئیش و پارە کەوتونە ئەگە بژێوی ژیانیان پەیانەکەن ڕۆژانە یعنی کەواتە مەکتەبەکەشیان پێ ناکرێت قەیرانی دارایی بوویتە هۆی ئەوە کو مناڵ زیاتر ئیش بکات واز لە خوێندن بێنیتم وڵای بە حەقت قەیرانی دارایی يعني تأثير لها مش تشكيل ديا بزنا لمنال لها مش تأثير لمنالي سواش كدوا كلنا بيشكشها لبرويه كاب قيلان دارايك منال دايكو باب معاشي ما يشتينا ماوا مثلا مجبور منال كان ايش بيبكا كايش بيبكا كواتا منال لمكتب ولا خويندن دور كوتنوا بجي وجيانا بادا كان روج بروج اگر روج بروج بجي وجيانا بادا كان آية مثلا حتى شيء نفتش معنا يستا نفتش نيا نفتش معنا درايتي مزبورة خلق بتسي من كان يخو إيش بيبكاو هلست ما نتشبي دلبرو إيش كبهر زوري بي باري بيداكا بس بجي وجيان يام بصورين رجانا رولي حكومته ريخراوة كاني تايبت بمنال چيا لباراسني ما فكاني من دال والله رولي حكومة بحقت بيش قيلانة كي حكومة رولش ساتشي أبو همو بنالا كان يعني زوجته أبو كجيمان دبو حكومة يعني مسائل باش لبو من علان الدرس ذكر بلام است هلا بقى قيرانا كي حكومة كبلي بس شيء منالين شيء جورب بتسوي هي شيء هم دوائر شيء همو هرمي كردستاني هي بحقد يعني لو استهيز رولش خويا نابينن لبر قيرانا كي هيت شامبيون أكري ببروای تو منداڵ لە هەرێمی کوردستان وەک پێویست مافیان پارێزراوە یاخودنا؟ والله سەد پارێزراو نییە یعنی ئێستا کە زۆر کەس منداڵی دەبینین لە بازاڕی هەلاگەی دەفرۆشن یان پاکەی دەفرۆشن ئەوەی نەبوونی داراییە بۆ ماڵێ بۆیە بەس جوانە یان منداڵێک عمری 7 ساڵ 8 ساڵن نانێنێ بۆ مەکتەب
ئیش پێ دەکەن یعنی ئەمە سەرچی دیارێکی زۆر ناشیر لە بۆ مناڵان قەیرانی دارایی بوویتە هۆی ئەوەی و مناڵ واز لە خوێندن بینی تو زیاتر کار بکەن ئێستا ئەو زرفە ئیمڕۆ وەی لێ هاتووە پێشان وا نەبوو ئێستا خۆم دوو مناڵم هەیە یعنی حەز دەکەم خۆم دایم ئیشکەم ئەگە عملیاتیشیان بۆ بکەم بەس بخین لە قوتابخانە سە دوو مناڵم دەرم ئێوە بخین من مەسرەفتان دەچێشم بە هەموو نوعەیە بەس منداڵی دەبینم لە بازار حەلاگە دەفرێت عمری 7 ساڵە 5 ساڵ یعنی چۆن دڵیان دێ منداڵی بۆ سەرمایە دەریکەم بۆ بازار یعنی وڵی زۆر شعور یعنی شعورم زۆر یعنی حەز دەکەم یعنی هەست زۆر بە ناخۆش دەکەم کە مناڵە شەوا دەبێت چکە بۆ وەکو مناڵی خۆم تەماشایان دەکەم ئەوەی سعی مناڵ لە من نازانێت چۆنە مناڵ چۆن پەروەردە دەکرێتن دەوانە بووە کە پەروەردەشان دەبی جوان بی لە ماڵەوە یان نابی تۆ بەرەڵای کۆرانیاکە یان بازاراکە ئیشیان پێ بکەین ڕوولی حکوومەت و پرەخراوەکانی منداڵان چیە پاراستنی مافەکانی منداڵ بەخوای دەڵێن هەیە بەس ئەم لە بڕای دابنێ هیچم نبینەوە یانەگە بمدیت یان خۆیان علاقەن شتێکیان بۆ مناڵەکان دەکەن ئەوەی فەقیر بە شتێکیان بۆ بڕی باوە لەمان کاکە دەرۆزە پێمەکەن ئەوەندە مەبلەغە پارتان بۆ دادەنم ئیبا لە ماڵەوە دانیشن بەس حکوومەتەکەشمان یعنی چارەسەر شتانیان نەکردێتە ئێستاکە هۆکاری کارپێکردنی منداڵ چییە؟ شتێکی زۆر هەڵەیە گەورەترین هەڵەیە لە ژیانی باوکودایەک ئەگەر ئەو شتە ڕاست نەکرێتەوە مجتەماع شتێک دەچێت لەبەرەوەی ئەو مناڵە هیچ فامی نییە مناڵ پێویستە فێرە تەربیەتی بکەی فێرە ڕەوشتی باشی بکەی فێرە خوێندنی بکەی عەلەم نەک بچی دەرۆزەی بکایان شتی بفرۆشی لە جا دوێنێ شەوێ خۆم دەوری سعات 1:30 و دەچوومە مەتار باوکم داهاتەوە لە سەفەر شتێکم بینی بەڕاستی زۆر ناشرین بوو کچێک ئەمری نزیکەی 12 ساڵ بوو جامم پێوەدا بوو بە زۆر لە جامەکەی دەدەیگوت بیکەوە بەس قسە لەگە بکەم شتەکەم زۆر پێ ناشرین بوو هەنی جامی بکەم و چ بکەم و کچە دەرۆزەی دەکا منیش حەز ناکەم یارمەتی دۆن لەوەرەوە فێر دەبی کە فێر بوو بەردەوام دەبی کەواتە مجتەماعەکە تێک چوو شتێکی زۆر ناشرینە زۆر خەفەتم خوا لەبەرەوەی کچە لە وڵات نابی بڵێن هەموو کەسێک باش هەموو کەسێک خراپ بەڵام لە موقعەکەی پێ دەڵێن عنکاوە ئینسانی سەرخۆش لەوانەیە ئینسانی خراپ زۆرە بێتە خوارە بیبە تعدای لێ بکە ئەدیەوە حەقی نییە و مناڵە حەقی ئەو مناڵە کچێە غەڵەتە بەلای من هەمووش غەڵەتی ڕئیسی بەڕێی من حکوومەتە دەبێ حکوومەت بەردەوام پێدا چوونەوە بکە لەگەڵ ئەو مناڵانە دایک و باوچی ئەگەنا شوێنێکیان بۆ دابینکەن بە خێویان بکەن ڕوولی حکوومەت لێرەدا و ڕێکخراوەکانی تایبەت بە منداڵان چییە لە پاراستنی مافەکانی منداڵ هیچ نییە هەمووی درۆ دەلەسێ ئیمانم هیچ پێیان نییە نە بە مافی مناڵ نە مافی مرۆڤ لەبەرەوەی احتراماتم هەیە حکوومەتی ما ئاگای لە خەڵک نەماوە سەرۆک حەز دەکەم ئەو قسەم بۆ سەرۆک بەسە خەڵک ڕزاوە خەڵک هیچ نما لە ژیان ئەنی بەسە هەتاکەی نیە شتە بێتان بوو یعنی نەک مناڵ گەورەکانی جووە مێشیان دەڕواتن بەسە پێویستە چارەسەر بکرێت ئەگە چارەسەر نەکرێت ئەو مجتەماع تێک دەچێت خۆمان قەشمەریمان بە وڵاتی سۆماڵ و سوودان زۆر لەوان خراپترین ئەوان ڕەش پێستن بەڵام ئەمە سپێستین زۆر هەڵەیە شتێکی پێویستە چارەسەر بکەی هیوادارم چارەسەر وڵاتەکەمان وڵاتێکی جوانە وڵات خۆشمان خۆش دێ پێویست ناکە دوایشتێکی دیشێ لێرە ئەو دەرۆزەکردن و ئەو مناڵانە بە زۆری عارەب بوو ڕێزم هەیە لە بۆ هەموو قەومێتێک بەڵام سووری و عارەب زیاتر ئەو شتانە لەوان ڕوودەدا ئیمەش سەیریان دەکەن دەڵێەوە ئەوەندە ئیسفادەی هەیە و قازانجی ئەو مناڵە ئیمەش فێر دەبن پێویستە چارەسەر بکرێت بە بڕوای تۆ منداڵ لە هەریمی کوردستان وەک پێویست مافەکانی دابین کراوە یاخودنا زۆر بەکەمی لەبەرەوەی کە منداڵ ڕاستە شتێکی جوان و شیرینە بۆ ئینسان بەڵام لە زۆر حاڵەتیشدا تەنها سەرزارێکی دەڵێن مناڵەکانمان پێویستە ئەوە بکرێت پێویستە هاوکاری بکرێت لە قەزیەی ئیدارەی جوان بدرێت بەڵام بەداخەوە تەنها شتێک کە سەرزارێکی دەڵێن لەنەوەی کە لە ناخەوە زۆر بە زەحمەت دەتوانین بچین نێو مۆزوعەکانیانە هۆکاری کارپێکردنی مناڵ چییە؟ وەڵڵاهی یەک بەهۆی ئەو قەیرانیوە دووەمیشیان هەر لە بنەڕەت لە باو باپیران بۆمان ماوەتەوە کە چۆن دەبێت منداڵ ئیشی پێ بکرێ دەناوە نیە وڵێ خزمەتێکی تایبەتی بکرێ منداڵ خۆی ئەگەر بەڕاستیاتە دەکاتە عمری 15 ساڵ یا 18 ساڵ دەبێت تەنها خزمەت بکرێ و ببرێتە بەر خوێندن و
ژیانەکانی کامیلی خۆی بۆ دابین بکرێت بەڵام قەیرانەکە وای لێ کردووە ناچارین بێم وچەیە هەندێک شت هەیە دەبێت بە هەموو لاک دێوەڕا بکەین سەرەتا منداڵەکەشی گرتوتەوە بۆی بارقورسایی خێزانەکەی کەمێک سوک بکات. ڕوولی حکوومەت و ڕێکخراوەکانی تایبەت بە منداڵان چییە لە پاراستنی مافەکانی منداڵ؟ خۆی حکومەت ئەگەر بیوێت ڕۆڵی منداڵ یان مافەکانی دابین کە دەبێت چاو لە سەرەتا وەکو مافێکی منداڵ دابینیکە بەڵام بەداخەوە تەنها قسەیە یەکەمان دوو هەمیشان منداڵ پێویستە لە هەموو ڕەنگێک هاوکاری بکرێت بەڵام کە نەکرێ چێ بەرپرسە بە قەناعەتی خۆم حکومەت. بە بڕوای تۆ منداڵ لە هەرێمی کوردستان وەک پێویست مافەکانی دابین کراوە یاخودنا؟ بەحەقەت وەکو پێویست نا یعنی خۆتان ئاگادارن لە 1970 مافەکانی هەرێمی کوردستان دەگەڕێتەوە سەر بودجەی هەرێم وەکو ئاگادارن مۆزەفمان معاشی نادراتێنەوە مافی منداڵ بەس هیوادارن حکومەتی هەرێم وەکو ئاگادارن لە بودجەی هەرێم ساڵی داهاتوو 2017 مافی نەک مافی منداڵ وەکو مافی کۆی گشتی یعنی هاوڵاتیانی هەرێم بدەن هیوادارین یعنی ئەو بڕیارە گەر جێبەجێ بکرێتن نەوەک منداڵ بەرکو هاوڵاتیانی تکەش لێ سوودمەند دەبن. ئەوەی دەگەڕێتەوە سەر جادە ئەوانە منداڵێنی برینی هەریم نییە ئەوانەی کە ئاوارن یان ڕۆژ ئاوای کوردستانن هاتینە هەرێم سوال دەکەن لەسەر جادە ناوی ئەوانەشیان بەد کردووە کە منداڵی پێ دەڵێن طبعا تاسیری هەیە لەسەر ئەوەی کە لە ئەوانەی خۆمان ئەو بەشە ئاوانە دەبینن سوال دەکەن لەسەر جادە هیوادارین حکومەتی هەرێم چاوەک بۆ دابخشێنی ئەو سوالکردانی سەد تڕەفک و ئەوانەی لەسەر شەقامەکانیان ئەوانەی یاخو خۆیان لەسەر عارەبانە دادن خۆیان معوەق دەکەن حکومەتی هەرێم پۆلیسی ناوەخۆ ئەو شتە نەهێلیتن بەڵکو وەکو بڵین یعنی میقرۆبەکە لە بۆ منداڵانی ئێمە. کارپێکردنی منداڵ چییە؟ پێشەتی زۆر بەخێر بێن بەخێر سەر چاوم لە شاری هەولێر شاری قەڵام منارە وەڵی بەڕێی من دەگەڕێتەوە سەر بژێوی ژیان یعنی ئەو کەسانێک کە ئیش بە منداڵ دەکەن هۆکاری یەکەم ئەوەیە کە بژێوی ژیانیان زەعیفە کەمە دەرامەتیان کەمە لە بۆ هەرستن بە ئیشپێکردن بە منداڵ ئەو منداڵە زەبرێن لە گسکەوە تا 15 ساڵی 16 ساڵی. بڕوای تۆ منداڵ لە هەرێمی کوردستان وەک پێویست مافەکانی پارێزراوە یاخودنا؟ نەخێر وەک پێویست نییە بەس تا تقریبا ڕێژەکی باشە یعنی لە چاو پێشان زۆر باشترە الحەمدوللا خەڵک وعی زۆر باشترە لە چاو پێشان یعنی فەرقەشی زۆری کردیا بەس بە جۆرەی پێویستش نییە لەبەرەوەی خاستن ئەو 3 ساڵی کە وەزعی اقتصادی باش نییە معاششت نییە یعنی تقریبا فەرقی کردیا ئەگەنە پێشان باشتر بوو یعنی خەڵک چەند معاشەتی ژیانی خۆش بی معاشی هەبی ئیشی هەبی کاری هەبی یعنی باوک ئامادەنی ئیش بە منداڵی بکە بەس کاتێک ئیش بە منداڵی دەکات کە ناچارە ئەگەنە هیچ باوکێک پێخۆش نیە ئیش بە منداڵی بکە پێخۆشە منداڵی خۆ بخینی مستەقبەڵێکی باشی هەبی. تۆ دەڵێ ناچارە لێرەدا ڕۆلی حکوومەت و ڕێکخراوەکانی تایبەت بە منداڵ چییە لە پاراستنی مافەکانی منداڵ؟ والله هیچ ئەوە یعنی ئەرچی سەرشانی حکوومەتی یەک بە دەرەجەیەک دومین جا ئەرچی سەرشانی ڕێکخراوەکانە کە پارێز لە منداڵان دەکەن بەس ئەوانش بەکاری خۆیان هەر ناسن بەڕاستی یعنی هیچ دەستگایەکی باش نیە لۆ منداڵان لۆ بەخێوکردنی منداڵان لۆ پەروەردەکردنی منداڵ یعنی لە منداڵ بکۆڵیتەوە تو پێویست بەچە چ دەوێ یعنی نییە ئەو شتانە حکوومەت بەرپرسی یەکەمە بەڕاستی زۆر کەمتر خەمە لە دابینکردنی بژەی منداڵ یعنی وڵای پێویستە یعنی حکوومەت یارمەتی خەڵکی بدا یعنی لێ بکۆڵیتەوە هۆی چییە منداڵ ئیش دەکا ئەو منداڵێک کە ئیش دەکا هۆی چییە سەبەبەکە چییە کە سەبەبەکەی دیتەوە عیلاجەکە ئاسانە ئەگەر بێتەوە منداڵە لەبەرەوەی ئیش دەکا کە لە ماڵێ باش نییە وەزیعەتیان باش نییە حکوومەت یارمەتیان بدە منداڵەش ئیش ناکە. بە بڕوای تۆ منداڵ لە هەرێمی کوردستان وەک پێویست مافەکانی پارێزراوە یاخودنا؟ بە بڕوای خۆم ناوەڵە نەخێر لە ئێستا من خۆم مامۆستام لە قۆناغی بنەڕەتی داوام دەکەم یعنی بە هیچ شێوەیەک ئەوەندە ساڵەکە خزمەتی مامۆستایەتیمە بۆ هەست بە منداڵەکانی خۆم دەکەم کەوا بە هیچ شێوەیەک مافیان دابین نەکراوە لەگە ڕێزم لۆ ڕێکخراوەکانی منداڵانیش مەسەن سەرتاسەری جیهان ڕۆژێکێ بەنای ڕۆژی جیهانی منداڵ بەس ئەو ڕۆژە یادی منداڵ دەکرێتەوە ئەوەش وەکو شتێکی یعنی تەقلیدیە بە سەراحەت بەڵام یادکردنەوەی منداڵ ئەوەیە ڕۆژانە ئەو منداڵە هەست بەبوونی خۆی بکە بەڵام بەداخەوە لە کوردستان کۆمەڵێک ڕێکخراو هەیە من یەک لاوانە بم یعنی بەتەما بووم بەشداری بکەم لە کۆمەڵێک ڕێکخراوی شار تەنسیقم هەبوو لە گەریان بەڵام هەستم کرد ئەو کارانەی ئەوانیش دەیکەن
یعنی شتێککە تەنها بۆ ناوە بۆ نازناوە بۆ ناوبانگە بۆ ڕێکلامە یعنی بۆ ئەوە نییە کە منداڵ بزەبەت بگاتە مافەکانی خۆی بەبییر و ڕای من وەڵاهی لێرەدا پێویستە پێشەموشە تەبعاان کەم و کورتی لە خانەوادە دەست پێ دەکە خێزان زۆر دەوری هەیە داکوباب مەسەرەن بەداخەوە چەند ئێستا وەزعات مەعیشەتەکەی کوردستان زۆر باش نییە یعنی دایک و باوک ئەوەندەی هەوڵ دەدا لە بۆ ئەوە هەوڵ دەدا کە شتێک پەیداکە بۆ منداڵەکانی خۆی یعنی ئەو مەجاالەی نماوە کە دانیشی لەگەر منداڵەکانی خۆی ڕۆژانە نەسیحەت بکە من زۆر زاروە دەرێم یعنی منداڵی کچ منداڵ کە کچ یعنی پێویستە داکەکان زیاتر لەگەڵ یان تەنسیقەتی بە قوتیان هەبێ لەگەڵیان کوڕەکانیش باوکەکانیان لەبەر بڵێنی نەڵێن هەندە شتێ ڕەبتن بەیەکەوە بەڵام بەداخەوە یان ئێستا من بە خۆم و خێزانم هەردووکمان لە داوامین داوامان زۆر تاخیر تەواو دەبێت کە دێنەوە ئەو بوارەمان نماوە لەگەڵ منداڵەکانی خۆمان دانیشین هەرچەند ئەمە تەقسیری ناکەین بەڵام وەکو جاران نییە کاتی خۆی ئەمە ئامۆژگاری دەکران ئەگەر هەفتە یەک ئامۆژگاری کرا بە لەلایەن دایک و باوکەکانمانەوە مەسەلەن تەواو یعنی کۆتایی پێدات ئەوەمان وەردەگر بەڵام ئێستا دەبی سەعات بە سەعات و ئامۆژگاری منداڵ بکەیت لەبەر منداڵ وەکو جاران نییە پێداویستی زۆر بووە ئەشیە یعنی پێویستی بە زۆر شتە ئێساکە من یەک داک و باب مەسەلەن دووش قوتابخانە کە ژینگەیەکی زۆر گرنگە لە بۆ منداڵ یعنی ماڵی دوێمی قوتابخانەیە ئەوەندەی زۆر جار بڕوا بە مامۆستا دەکات بڕوا بە دایک و باوک ناکەم مەسەلەن لەگەڵ ڕێزم لۆ دایک و باوکش مامۆستا زۆر خۆشەویستە لای منداڵ پێویستە مامۆستاش هەوڵی بەردەوام بدا بۆ ئەوی منداڵەکەی لە ژینگەیەکی تەواو تەندروست دێ ڕابێنی بەڵام مامۆستاش ئێستا لەگەڵ ڕێزم وەکو جاران نماوە خۆم مامۆستام یعنی لە نەتیزەی بێ موچەی و بێ وەزعی مامۆستاش وەکو جاران و قوتی زارانی نەماوە سێمین حکومەت یعنی دەستگاکانی پەیوەندیدار بەو شتەوە حکومەت نازانم یعنی بۆ وا دەکە منداڵێک دەبینی لەسەر جادە کە سوال دەکە منداڵێک دەبینی لە جادە مەسەلەن جگەرە دەشێشێ کە تەمەنەکەی مەقبول نییە منداڵێک دەبینی لێرە معاملەی مۆبایل دەکە ئەو شتان هەمووی غەڵەتە بە هیچ شێوەیەک من یعنی پێم خۆش نییە حکومەت ڕێگا بدە وەڵا پێم ناخۆشە زۆرم پێ ناخۆش ینی منداڵم دیتووە لە جادە یعنی هەز دەکەم قوتابخانی بەزیێشتووە یعنی دەگەڕی بۆ ئەوی بژێوی ژیانی پڕکات ئەوە لە دەست دایک و باوکو دەست حکومەتە حکومەت و قبول دەکە ئەو منداڵە بێتە جادە ئەوە نەوەی داهاتووە ئەگەر نەوەی داهاتوو بەو شێوەیە پەروەردە بێ من دەڵێم تەمەنا دەکەین یعنی بگەڕێنەوە پاش وەرە ئێمە لە ژیانی خۆمان کە من لە بیرمە لە کاتی خۆم یعنی قبول نەکرایە من بەو شێوەیە کاسبی بکەم ئیلا ئەوەی بۆ من کرا باوچ خۆم کە لە بیرمە ینی ئەوەی بۆ منی کرد مەکتەبێکی بۆ دانابووم لە ماڵی خۆم ینی بە بەردەوام دەبوایم تابعی کتاب و گۆڤارم جەلێ منداڵان بکەم ینی قەیرانی دارایی بووتە هۆی ئەوەی مناڵ زیاتر کار بکات و واز لە خوێندن بێنیتە بێگومان قەیرانی دارایی تەسیرێکی زۆری هەیە بەڵام ناشکرێ ئێمە ئەو شتە بەوە ببەستینەوە تەواو لە مەولا قەیرانی دارایی هەتایە منداڵش دەبی هەتایە وابێت نەخێر شتێکی زۆر خەتەر هەیە لێرم هەست بەو ترسە دەکەم موضوعی منداڵ موضوعی کاسبی کردنی منداڵ موضوعی مەسەلەن لەگەڵ ڕێزمەتە دەرۆزەکردنی منداڵ سوارکردنی منداڵ ئەگەر خۆی پێوەگرت لە بیرکردنی زۆر زەحمەتە یعنی باوەڕت هەبی قەیرانەکەی باشیش بێ وەزعی مادی ئەو منداڵە باشیش بێ خۆی پێوەگرتووە تازە تەواو ناتوانێت تەرچکە یعنی منداڵ لە قۆناغەکی زۆر ناسکە ئەو تەمەن ئەگەر ڕەتساو نەکرێ دەسەوڕ ناکەم واز بێنێ وەزعیشی خۆش بێ دایک و باوشی ڕێگای نەدەن باوەڕ بکە بەدزی کەسابەت و مەسەلە سوالی خۆی هەردەکە لێرە کێشەکە لەوەدا هیوادارم یعنی ئەو وەزعەت چابی هیوادارم منداڵ بەڕاستی هەر بۆ ناو نەبێ هەر بۆ ئەوە نەبێ ڕێکخراوێک لە ڕێکخراوەکان مەسەلەن لە ڕۆژی یەکی شەش دەستە خستەخانەکان و دەچێتە مەسەلەن قوتابخانەکان و ئەو جەزگایانە کە پەیوەندن بە منداڵەوە هەدیەیان دەداتێ من هیوادارم هەموو ڕۆژێ ئەو شتە هەبێ نەک لە مناسبەیەکی دیاریکراوە نەخێڵ منداڵکە لە هەرێمی کوردستان مافی دابین کراوە هەزاران منداڵوا لەسەر جادەی ینی شت دەفرۆشی و ئیش دەکا و کاتی ئیشکردنی عەقل لازمە ئێستا بخوێنی لە قوتابخانە یعنی نەک ئەوە مستەقبەلی بفەوتێتن لە نەبوونی و هەژاری و ئەو شتانەش دەوری هەیە بەڕاستی یعنی ئەگەر ئەو عایلە بتوانانی ینی مناڵی خۆ بنێتە قوتابخانە باشترە لەوەی کە بینێتە سەر جادە هیچ مستەقبەلە چی نابێتن ئەو منداڵە کاری کارپێکردنی منداڵ چیە سەر جادان والله باش نییە دەبتە هۆی ئەوەی بەدڕەوشتی و ینی ئەو مناڵە بەڕاستی مستەقبەلی نابێتن کە ینی کە دەستە سەرجادە شت دەفرۆشیتن ینی هێشتا نەگەیشتەوەی کە ئینسانە ینی بزانی چاکە و خراپەی خۆی چییە و
کە دێنێ لە سەجادە بەرەلای دەکەن ئەوە باش نییە شتێکی خراپ بەکارچی. لێرەدا ڕۆلی حکوومەت و ڕێکخراوەکانی تایبەت بە منداڵان چیا لە پاراستنی مافەکانی منداڵ بەخوای لازمە هاوکاریان بکاتن ئەوانەی کە حکومەت لازمە هاوکاری منداڵانە بکاتن کە ینی جێگایش تایبەت هەبی کە ئایلە فەقیریان و منداڵانە جێگای وای هەبیتن کە هاوکاریان بکرێتن. بەێ قەیرانی دارایی بووتە هۆی ئەوەی مناڵ زیاتر کار بکات و واز لە خوێندن بێنیتن بێگومان ئەوە لە چەند شوێنێک لە کوردستانەوەچی ناوچەگەرێکە سلێمانی و شاری سلێمانی و دەوروبەرەکەی منداڵ وەکوبرێ لە قوتابخانە سا زۆر دواکەوتن هەمووی ئەوەیە مافی منداڵە ئەوزە لە قەزیەکە هەموو دەگەرسە سیاسەتش ئەگە بە قەزیەکانی مافی منداڵانیش بە سیاست کراوە ئێستا وای لێ هاتووە و ئێستا منداڵ بەشی خورا لەو حالەتار منداڵ تاوانی خەکەکە بۆ منداڵەکە هەر منداڵەکە بازەکەی دەدا پێویستە لەسەر حکوومەت و لە دەسەڵاتداران و سیاسیەکان پێویستە مافی منداڵ بوونەوەرێکی زۆر دواڕۆژی میلەتە پێویستە لەسەر هەموو تاکەک دایک و باوەک مامۆستایان وەکو بڵێن حکوومەت هەموو بەرپرسەکان هەموو منداڵیان هەیە بزان کە منداڵ نەوەی دواڕۆژی ئەو میلەتەیە پێویستە زۆر شتێ فێرە نیشتمان پەروەردەتیان بکەن فێرە خۆشەویستی خاک و نیشتمانیان بکەن نەک فێرە ببنە بندەستی خەڵکەکی بزاڵم وەکو لەعابە وەکو گەمەی سیاسیان پێ بکەن و مەغدورن زۆر بەڕاستی منداڵ. قەیرانی دارایی بووتە هۆی ئەوەی مناڵ زیاتر ئیش بکات و واز لە خوێندن بێنیتن ئەکید زۆر نمونە هەیە ینی لە خۆم کە مامۆستامە زۆر قوتابیمان هەیە کە دابراوە یەک ڕەنگە گەر ئیشیش نەکاتن بەهۆی قەیران و نەبوونی و کەمی موچەکان باب نەتوانێتن هەموو شتێکی لە ئەو منداڵە دابین بکە. دووش سیستەم و نەبوونی بەرنامەی حکوومەت کە بڵێن لە باخچەی ساوایانەوە ئیحتیمام بە قوتابی بە منداڵ بدرێ تا سەرەتایی بەڕاستی هەموو شتێک ئەوە هۆکارە لە بۆ بەڵێ ئەو منداڵن لە ناو مەکتەب جەویان لە خوێندنە یاخودنا جەویان لە خوێندنیە لەبەرچە حکوومەت وای کردیە هەموو شتێک فەقیر و دەوڵەمەندی لێ کردیتەوە ئێستا لۆ نمونە من لە قوتابخانەکەی خۆمان لە منداڵی هەژار زیاتر هیچ کەسە چیتیان نابینم بڕۆ قوتابخانەکانی کە ئەهلیان ئەوانەی زۆر ئیحتیمامی پێدەدرێتن هەم لە مختبەراتی کۆمپیوتەر مختبەراتی زانستیەکان قاعی وەرزشیەکان گۆڕەپانی وەرزش هەموو شتێکیان هەیە لۆنم لە قوتابخانەی ئێمە هیچیتیان نییە حتمما زۆر تاسی دەکاولەکە لە تەلەڤیزیۆن دەبینیتن دوو چین هەیە چینێک تەبقەی بەرز چینێکی لە خوارەوە ڕەنگە ئێستا ئەوە بیر دەکاتەوە سبێنێ ئاگە خوێندنەکەش تەواو بکەم ئەوانە لە مستەوایەک تەوابوونی ئیحتیمامیە وەک بڵێیت چۆنا دروست کراون ئەو منداڵانە بە زەوی بڵێن پارەی باشیان لێ سرف کرا ئەو جایان لە جێتێکی حزبیە یان خانەوادەکەی بڵێن لە ناحیەی مادیەوە وەزعیان باشە ئەوانە بە پارە بووینێ ئەوەی تر خۆی پێی دەگەینی ناتوانیتن بربەس هەیە لە ڕگرگای حتمما تەسیر دەکات. ڕۆلی حکوومەت و ڕێکخراوەکانی تایبەت بە منداڵان چێ لە پاراستنی مافەکانی منداڵ دەبێت حکوومەت بەرنامەک دابنێتن هەوڵ بداتن بژێوی خەڵکەکە تقریبان وەکو یەکسان بکاتن یارمەتی ئەو داک و باوکانە بدات کە ئەوانەی منداڵیان هەیە سیستەمەکیان و دابنێتن حکوومەت ئەو قوتابخانە ئەهلیانێک کە بەخۆی بەشێکیان لە ژێرەوە دامیان دەکاتن نەهێڵێتن وە بکاتن ئێستامە وەکو مزگەوتەکان مەلایەتە قوتابخانەکان سواڵی بۆ دەکرێتن یعنی بەسیترین شت ئەمە ناتوانانی سیانی خۆمان بکەین شتی خۆمان ناتوانانی دابین بکەین ئایا چ خۆڵک و زەوقەکمانێک کە احتیمام بە منداڵان بدەین لە پۆلەکی نێ 30 تەڵەبەی تێدایە ئەگەر لە پۆلێک بێ 15 تەڵەبەی تێدا بێ هەم تەڵەبەکان باشتر تێدەگەن هەن ئەو مامۆستایش ئەوەندە هیلاک نابیت. قەیرانی دارایی بووتە هۆی ئەوەی منداڵ زیاتر ئیش بکات و واز لە خوێندن بێنیتن بەڕێز بەخێراتنی تەلەڤیزیۆنی بادینان دەکەین ڕاستە بەخۆی حالێن قەیرانیە ئەوە تەقن نزیکەی 2 ساڵ و نیوە معیشەتی ئێرە زۆر زەحمەتە ئێستا حالێن دوکانی ئێمە بۆمە دەرنایانی بەڕاستی ئێستا هەیە منداڵ داکوبابی لەسەر خانەکەی کرێچینە نازانین بەچ دەربینیتن ئەو پارەیە دەچی منداڵەکە ئیش دێدەیەخی ئەر چەند بیتن ڕۆژێ 5,000 6,000 میم پارێ بۆ بێ بەس نەزاحەت نانیەوەها منداڵک لە مەکتەب ینی
بێتە دەرەوە بچێ ئیش بکاتن دوا ڕۆژی هیچ نییەوە ینی بیانی ئەوە بە چی تەواو کردە دەڵێن دەڵێن دەروێت تەواو کردووە مەکتەبی تاوا نەکردو ینی نەزاحەت نایێنێتن پێویستە دایک و باب دەبێ لەگەڵ منداڵەکانی باش بن ڕاستە خۆی هەوەی ڕاستیکەش دەکەوتە سەر ئەوەکان گەورەکانیش بەڕاستی ینی ئەوانش دەبێ ئاگیان لە منداڵەکان هەبێتن ینی نابێ هەروە بێتن ینی ئێستا مەسەلەن خەیرانیە دەبێ هەموو شتێک دابین بکرێت لە بۆ کوردستان بەس ئێستا حالیان ئەلحەمدولیلا هەروە دەبێتن وەڵی پێشەکی بەخراتی دەکەن حکوومەتیش دەبێ ئاگاش لەو عالەمەی هەبێتن مادەم ئێمە ئاگامە لەوانە هەیە دەبێ ئەوان ئاگە لێ ئێمە هەبێ وایە نابیانی منیش بچم بۆ ئینتخاب چی بڵێم بڵێم دەنگ بدەم بەکوێ مەسەلەن بڵێم نەوت و غاز و ئەوانە ئێستا حالینەوە مانجی یەکە نەوتمان وەرنەگرتووە بۆ لە گرانیەکە هەیە بۆ لە هەرزانیەکە نییە ئەنی تا ئێستا هەموو ساڵێک ئێمە 2 بەرمیل نەفتمان وەردەگرت ینی 40,045 و 50 ئێستا حالین بە 6%کەش نییە بۆ دەرەوە نەفت دەڕوا بە 50 دلار بۆ ئێمە بە 150,000 بۆ لەبەر چی وای تو منداڵ لە هەرێمی کوردستان وەک پێویست مافەکانی پارێزراوە یاخودنا نەخێر خەیرانی دارایی تەئسیری زۆر لە هەرێمی کوردستان کردووە بێ پارەی بێ ئیشی لەبەرەوەی مافی پارێزراو نییە وەڵاهی تەبعەن دەبی ئیشکە ئەگەر ئیش نەکە والیداتی ناسوڕێ لەبەر ئەوەی دایک و باوک ناتوانانی ژیانی دابینکە دەبی بێتە سەر شەقام بنیشتی فرۆشی پلاستەری فرۆشی هەتا 12,000 بۆ خۆی پێیا بکە خۆی پێبژینی لێرەدا ڕۆلی حکوومەت و ڕێکخراوەکانی تایبەت بە منداڵان چیا پاراستنی مافەکانی منداڵ بەڵێ وەڵایی لەسەر حکوومەت پێویستە ئاگاداری منداڵان بی بەڵام لە هەرێمی کوردستان هیچ مافەک نییە بۆ منداڵ بەڵێ هیچ نییە نەخێر وەڵی پێویستە هەر منداڵێک مەعاشی بۆ دابین بکرێ هەر منداڵێک بدنێتە قوتابخانە پارەی لۆ سەرف بکرێ بەڵام لە هەرێمی کوردستان هیچ نییە دیر ئێخستنا زارۆکان ji her karekê ne mirovayetî û tund û tîjiyê û dîsan dabînkirneka jiyaneka baş û saxlem û her wesa perwerdekirneka baş di parşerojê da welat dê mifayekê baş ji wan welgirîtin. Li vê re jî bînerên hêja xweştîvî em geştîne di mayka xeleka vê heftiyê ta heftiyeka dî û babetekî dî ji bernamê derbarîn bimînin bi xêr bi xatira hewe.